سڵاوتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی عزیز لەگەڵ هاوڕێیانی هاوکارم هاتوومەتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی شەممە. سەرەتا سەردێری چەند هەواڵ. ناڕوونی چارەنووسی چالاکێکی مەدەنی لە شاری ئەردەبیل، کوشتنی ژنێکی تەمەن 25 ساڵی بەلوچ لە گۆلستان، خراپی دۆخی تەندروستی کامران ڕەزاییفەر لە بەندیخانەی ئێڤین، پشتیوانی چالاکانی مەدەنی و سنفی لە شەریفە محەممەدی، ناڕوونی چارەنووسی شارۆمەندێکی کورد لە ئەردەبیل، هێرشی هێزەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر مەراسمی ساڵڕۆژی گیان بەخکردوانی شۆڕشی ژینا، زیادبوونی گوشار لە ماوەی دەسەڵاتی پزیشکیان لەسەر میدیا و ڕۆژنامەنووسان و دەست بەسەرکردنی 4 شارۆمەندی بەلوچ لە سەراوان. درێژی هەواڵەکان. ناڕوونی چارەنووسی شارۆمەندێکی کورد لە ئەردەبیل، یوسف کاری دەستفرۆشێکی خەڵکی شاری ئەردەبیل لە ڕێکەوتی دووشەممە هەفتی خەزەڵوەری 1403 دەست بەسەر کراوە و هێشتا لە جێگەی ڕاگررتنی ئاگاداریەک لە بەردەستانیە. ناوبراو لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامیەوە بە تۆمەتی بێبنەمای تێکدانی بیرروڕای گشتی بۆ ماوەی 12 ڕۆژ دەست بەسەر کراوە. سەرڕای بە دوواداچوونی بنەماڵەی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ هێشتا بەرپرسانی قەزایی و ئەمنی وەڵام دەرەوەی جێگای دەست بەسەرگرتنی نین و بنەماڵەکەی دۆخی نیگەرانن. جێگەی ئاماژەیە کە قازی دۆسیەی ئەو بەندکراوە بۆ ئازادکردنی وەسیقەی 500 میلیۆن دیاری کردووە، بەڵام لە دوای دابینکردنی ئەم بڕاپارێ هێشتا چارەنووسی نادیارە. کوشتنی ژنێکی تەمەن 25 ساڵی بەلوچ لە گۆلستان. ڕۆژانی ڕابردوو ژنێکی تەمەن 25 ساڵ بە ناوی فەریدە لەلایەن بنەماڵەکەیەوە بە بیانووی پاراستنی ناموس کوژرا. لە دەستپێکی ساڵی 1403 تا ئێستا بەپێی ئامارە فەرمیەکان لانی کەم 78 ژن بە توندوتیژیەوە کوژراون کە زۆربەیان بە ئامانجی پاراستنی ناموس لەلایەن بنەماڵە یان هاوسەرەکانیانەوە بووە. لە بەردەوامی ئەم کردەوانەدا لە گۆلستان ژنێکی بەلوچ بە ناوی فەریدە لەلایەن بنەماڵە و هاوسەرەکەیەوە بەهۆی پاراستنی ناموس ژیانی لێسێنرا و بەبێ ئاگاداری تەرمەکەی ناشتووە. خراپی دۆخی تەندروستی کامران ڕەزاییفەر لە بەندیخانەی ئێڤین. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، بەندکراوێکی سیاسی بە ناوی کامران ڕەزاییفەر لە سەرەتایی ترین پێداویستیە دەرمانیەکان بێبەشکراوە و لە دۆخێکی خراپی تەندروستیدا دەژیت. بەپێی ئەو راپۆرتە کامران ڕەزاییفەر تەمان 59 ساڵ لە خەرمانانی ساڵی 1402ەوە دەست بەسەر کراوە و بە تۆمەتی هاوکاری و پەیوەندی گرتن لەگەڵ گروپێکی دژ بە کۆماری ئیسلامی لەلایەن لەقی 26 دادگای ئینقلابی تارانەوە 5 ساڵ زیندانی بەسەردا سەپێنراوە. ئێستا ئەو چالاکە سیاسیە لە بەندیخانەی ئێڤین بۆ ماوەی 3 مانگە تووشی نەخۆشیەکی دەرونی بووە و بەرپرسانی ئەو زیندانە ناوبراویان لە سەرەتایی ترین پێداویستیە دەرمانیەکانیش بێبەش کردووە. پشتیوانی چالاکانی مەدەنی و سنفی لە شەریفە محەممەدی. چالاکانی مەدەنی و سنفی ئێران لە دوایین بەیاننامەی خۆیاندا پشتیوانی خۆیان لە شەریفە محەممەدی دووپات کردەوە و خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی ئەو بەندکراوە بوون. لە بەردەوامی بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە لە دوایین دادگای پێداچوونەوە لەسەر تۆمەتەکانی شەریفە محەممەدی چالاکی کرێکاری کە لە ڕێکەوتی 24 خەزەڵوەری 1403 بەڕێوە دەچێت هەموو چالاکانی سنفی و مەدەنی کە لە هەڵوەشاندنەوەی حکمی سێدارەی ناوبراودا کاریگەریان بووە هیچ حکمێکی جیا لە ئازادی بێشەرت و مەرجی شەریفە محەممەدی بە ناڕەوا دەزانن و پشتیوانی خۆیان لە چالاکانی کرێکاری و مەدەنی ڕادەگەێنن. ناڕوونی چارەنووسی چالاکێکی مەدەنی لە شاری ئەردەبیل. ڕۆژی چوارشەممە 9 خەزەڵوەر چالاکێکی مەدەنی بە ناوی سەحەر مەمیزادە بە توندوتیژیەوە لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی لە ئەردەبیل دەست بەسەر کرا. بەپێی دوایین زانیاریەکان ناوبراو لە دوای بڵاوکردنەوەی پۆستێک بە بۆنەی پشتیوانی لە توماش ساڵحی لەناو لاپەڕەی فەرمی خۆی لە ئینستاگرام لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کراوە.
سەرڕای بە دوواداشوونی بنەماڵەی ئەو چالاکە مەدەنیە هێشتا بەرپرسانی دەستگای ئەمنی و قەزایی کۆماری ئیسلامی وەڵام دەرەوەی بنەماڵەکەی نین. هێرشی هێزەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر مەراسمی ساڵڕۆژی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا. ڕۆژی هەینی 18 خەزەڵوەر هێزەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کرد سەر مەراسمی ساڵڕۆژی گیانبەختکردنی یەلدا ئاقا فەزلی و دوو کەسیان دەست بەسەر کرد. بەپێی هەواڵەکان لە کاتی بەڕێوەبردنی مەراسمی ساڵڕۆژی گیانبەختکردنی یەلدا ئاقا فەزلی لە تاران لە ئەنجامی هێرشی هێزە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر مەراسمەکە دوو کەس بە ناوەکانی حوسەین نادربەیگی کە پێشووتر بەهۆی تەقەی هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی چاوێکی لەدەستا بوو و مەجید ساڵحی دەست بەسەر کران و بۆ شوێنێکی نادیار گوازرایەوە. زیادبوونی گوشاری ئەمنیەتی لە ماوەی دەسەڵاتی پزیشکیان لەسەر میدیا و ڕۆژنامەنووسان. لە ماوەی 100 ڕۆژی یەکەمی دەسەڵاتی پزیشکیان ڕۆژنامەنووسان لە ئەنجامدانی ئەرکە پیشەییەکانیان ڕوبەڕووی گۆشاری زۆر بوونەتەوە کە لەم ماوەیەدا لانیکەم 78 دۆسیەی ئەمنی و قەزایی لە دژی میدیا و ڕۆژنامەنووسان تۆمارکراوە. بەپێی راپۆرتی ڕێکخراوی بەرگری لە ڕەوتی ئازادی ڕاگەیاندن لە ئێران لە ماوەی 100 ڕۆژی دەستپێکی دەسەڵاتی مەسعود پزیشکیان 8 ڕۆژنامەنووس بەندکراون و تا کۆتایی 100مین ڕۆژی دەسەڵاتەکەی ئەم ژمارەیە بۆ 10 کەس بەرز بووەتەوە. دەست بەسەرکردنی 4 شارۆمەندی بەلوچ لە سەراڤان. ڕۆژی هەینی 18 خەزەڵوەر هاوکات لەگەڵ تێکەڵچوونێکی نێوان هێزە ئەمنیەتیەکان و گروپێکی نەناسراو لە سەراڤان 4 شارۆمەندی بەلوچ دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستراونەتەوە. ئەو 4 شارۆمەندە بەلوچە بە ناوەکانی محەممەد یاسین ڕئیسی، سالح پەرەکی، نەوید پەرەکی و زاهد پەرەکی کاتێک دەیانەویست لە شاری سیب بەرەو شاری سەراوان بڕۆن دەکەونە ناو تێکەڵچوونێکی نێوان هێزە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی و ئەو گروپە نەناسراوە لە سەراوان. بەم بۆنەیەوە ناوبراوان بەبێ بەڵگەی قەزایی و بەتوند و تیژیەوە دەست بەسەر دەکرێن و بۆ شوێنێکی نادیار دەگوازرێنەوە. بەڕێوچوونی مەراسمی ساڵڕۆژی گیانبەختکردنی میلاد سەعیدیانجوو لە ئیزا. ڕۆژی هەینی 18 خەزەڵوەر بنەماڵەی میلاد سەعیدیانجوو ساڵڕۆژی گیانبەختکردنی یان بەرزڕاگرت و بە بڵاوکردنەوەی وێنەکەی لە ماڵپەڕی فەرمی خۆیان بەڕێوچوونی مەراسمەکەیان ڕاگەیاند. ئۆمید سەعیدیانجوو برای گیانبەختکردووی شۆڕشی ژینا میلاد سەعیدیانجوو با بڵاوکردنەوەی پۆستێک لە لاپەڕەی فەرمی خۆی ڕایگەیاند کە لەسەر مەزاری براکەی یادی گیانبەختکردنیان بەرزڕاگرتووە. جێگەی ئاماژەیەکە میلاد سەعیدیانجوو هاوکار لەگەڵ گیانبەختکردنی کیان پیرفەلەک لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە کەوتە بەر دەستڕێژی گولە و گیانی بەخت کرد کە دوایی هێزە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی زەختێکی زۆریان خستە سەر بنەماڵەکەی بۆ ئەوەی کە گیانبەختکردنی میلاد واتە ڕۆڵەکەیان بخەنە ئەستۆی مۆجاهێد کورکور. هەوڵی کوشتنی پارێزەرێک لە شیراز. لە 16 خەزەڵوەری 1403 خەدیجە کەریمی پارێزەرێکی خەڵکی شیراز لە کاتی گەڕانەوە لە شوێنی کارەکەی لەسەر ڕێگای داریان بەرەو شیراز هەوڵی کوشتنی ئەدرێت و ئێستا لە خەستەخانە بەستەری کراوە. عەلی شایانی مەنژ جێگری سەرۆکی کۆمەڵەی پارێزەرانی پارێزگای فارس سەبارەت بە وردەکاری ڕووداوەکە ڕایگەیان پارێزەر خەدیجە کەریمی لە کاتی گەڕانەوەی لە زانکۆ بۆ شوێنی کارەکەی لە ڕێگەی داریان بۆ شیراز لەلایەن چەند کەسێکەوە هێرش کراوەتە سەر کە بەهۆی بەرکەوتنی زەربە لەسەری لە هۆش خۆی ئەچێت و ڕەوانەی خەستەخانە ئەکرێت. هەروەها بە وتەی براکەی خەدیجە پێشتر لەلایەن چەند کەسێکەوە هەڕەشەی لێکراوە بەڵام نازانن هێرشبەرەکان کین چون دوای ئەنجامدانی هەوڵی کوشتنەکە لە شوێنی ڕووداوەکە هەڵاتون. ئاگرکەوتنەوە لە کارگای کوورەی فولادی ئێران لە زەرەندی کرمان. ڕۆژی هەینی 18 خەزەڵوەری 1403 نزیکەی کاتژمێر 8 سەر لە بەیانی یەکێک لە کوورەکانی کارگای فولادی زەرەندی ئێران ئاگری گرت و لە ئەنجامدا 7 کەس بریندار بوون. بە پێی زانیاریەکان لەم ڕووداوەدا 5 کەس لە بریندارەکان لە دەرەوەی نەخۆشخانە چارەسەریان بۆ کرا و 2 کەسیش بۆ نەخۆشخانە گوازراونەتەوە کە دۆخی تەندروستیان باشە.
هەروەها نەبوونی ستانداری شوێن و ڕەچاونەکردنی سەلامەتی کار لە ئێراندا دەبێتە هۆی گەیاندنی زیان بە کرێکاران و برینداربوون و تەنانەت گیان لە دەستانیشیان. ڕێگەی ئاماژەیە شرکەتی فولادی زەرەندی ئێران کە زیاتر لە 10 کارگای پیشەسازی گەورەی هەیە لە خەزەڵوەری ساڵی 1387 وەکو گەورەترین گرۆپ بۆ پەرەپێدانی معدەن و پیشەسازی کانزاییەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دامەزرا. و دوا هەواڵمان سەبارەتە بە بێکارکردنی لانیکەم 9000 کەس لەلایەن کۆمپانیای نەیسانەوە. کۆمپانیای ئۆتۆمبیلسازی نەیسان لە دوایین هەنگاوی خۆیدا 9000 کرێکاری لە کار بێکار کرد. بە پێی راپۆرتەکان ئەم بڕیارە بە بۆنەی کێشەکانی ئەو کۆمپانیا لە فرۆشی بەرهەمەکانی لە چینەوە گیراوە. بەوتەی بەرپرسانی ئەو کۆمپانیا ژاپۆنیا قازانج بۆ ئەو کۆمپانیایە لانیکەم 3 میلیارد مەزەن دەکراوە بوو کە ئێستا ئەو قازانجە بەدەست نەهاتووە. هەر بەم بۆنەوە بۆ ساڵی داهاتوو ئەو کۆمپانیایە بەرهەمهێنانی خۆی 20% کەم دەکاتەوە و بۆ قازانجێکی زۆرتر لە فرۆشتنی بەرهەمەکانی 9000 کرێکار لە کار جواب دەکات. بینەرانی عەزیز هەواڵەکانتان پێشکەشکرا.